هەڵە قولیانە پلەدۆکانی کوردستان چوار قورنا لە خاکی خۆیدا لە نێو هاندەرانی نەیتوانی لە چۆمان بەرێتەوە وەردوو لە بەبێ گۆڵ یەکسان بوون. سرەتا یاریەکە دوولا بە گڕوتینەوە دەستیان باری کردو، یعنی چوار قورنا دەستی بەسەر یاریەکەدا گرتبوو، بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. لە کەمی دۆمیش لە باماشەوە چوار قورنا باڵەدەست بوو، بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و تا کۆتای ژارەکە بە یەکسانی و بەبێ گۆڵ مایە. وەکو ئامادەکاریی باشمان کردبوو، بەڵام خوا مۆفەقی نەکردین. هیوادارم یاری ئایندە بتوانن خۆمان باشتر و باشترکەین و هەڵەکانمان چارەسەرکەین. دڵنیام لەوەی کە لارەکانی ئایندە قەرەبووی ئەو یارە دەکەینەوە بتوانین دڵی ئەو هەندەرانە خۆشکەین. بەداخەوە داوای لێبوردن لە هەندەران دەکەین کە نەمانتوانی دڵی هەندەران خۆشکەین. بەداخەوە ئەمڕۆ نەمانتوانی سەرکەوتو بین لەگەڵ یانەی چوار قورنا ناو یاریگای چوار قورنا. لە ئاستم و ئێمە نەبوو یاریەکە، بەڵام خاڵێک لە هیچ باشترە. الحەمدوللا بەم نەتیجە تا عەدەك ئەمێلمان هەیە توانین ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبوو بکەینەوە.